سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر ئامادەکاریەکان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرین چاوەڕێی هاتنی گەشتێکی ئاسمانی وڵاتی ئیمارات دەکەین کە پێم وایە ئێستا سەرنشینان گەیشتنە یەکەم خاڵی تەماسی نێوان هەرێمی کوردستان و سەرنشینان کە ئێستا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی دووبەیەوە گەیشتونەتە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر. وەک دەزانن لە زیاتر لە 19 وڵاتی دنیا ئەم ڤایرۆسە مەترسیدارە بڵاو بۆتەوە و لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرش ئامادەکاری باش کراوە بۆ خۆپارێزی لە ناخۆشی لە ڤایرۆسی کۆرۆنا. وەکو دەبینین کۆمەڵە کارمەندی تەندروستی لە پێشوازی سەرنشینانن. ئەمە یەکەم سەرنشینە کە دەگاتە هەرێمی کوردستان. سڵاو ڕێز، تو چاوی باشی حالتە باشە؟ تو لە کی دەرێ هاتی؟ من لە دووبەی هاتیم. لە دووبەی هاتی نوکە هاتی؟ باشە، تو دکاری بێژیە من ئامادەکاری بۆ ڤایرۆسی کۆرۆنا لە دووبەی چاوا بووە نوکە تیمی پشکنین تو پشکنی ینی چاوا دەری ڕاستی تشتی مەلڤێری دیتی مەل دووبەی نەدیتە نەبووە تشتێکە هیچ پشکنینە ئابەدەن نەمە فەرزەکە طبی نە تشتێکی نە دکتۆر عادی بوو یانی کاری بچی بێ تشتێکی طبیعی بوو تشتێک نەبوو ئابەدەن. تو دگەل فڕۆکەی خۆ هاتیە هەولێرن هیچ حالەتێکی نانۆرمال تو دیتت ێکا شتێکی نائاسایی هەیە کەسێک نەخۆش ئەمە تقریبا 7 ڕۆژ لە دووبەین هەر معرضێکا بوو لەوێرێ معرضی طبی بوو جیهازی طبی پزیشکی بوو هەر خەڵکێک هەموو لەوێ بوو. باشە خەڵکێک چاوە بەحسێ کۆرۆنا دەکەن لە ئیماراتی 4 حالەت وسا تۆمار بوویە. والله ئیمارات هەگە 4 حالەت هەبێ احتیادیە ئیمارات گەورەیە زانێ 8 ملیۆن یعنی مسافری تێدایە خەلکی ئیمارات کێمە بەسوەکی تر نەدیتم ڕاستی سینی هەر لەوێرێ هەبوون سینیش هەبوون شەریکاتی سینیشی هەر لەوێرێ هەبوون چ مشکلە نەبوو. چۆنی باشی لە چێوە دەیتەوە؟ لە دووبەی دێمەوە لە دووبەی هاتیەوە وەسی دووبەی چۆن بوو؟ وەڵڵاهی باشە ئەی باسی ئەو کۆرۆنایە دەکرێت خەڵکی هاوڵاتی ئیماراتی نەدەترسان بەرێوەڕە دەترسان ئەی چۆن خۆت پاراست بۆ یەک بخۆم ئەومە بەستی ترست دەبوو بەریا ئەی لە مەتار پشکنینیان بۆ کردی؟ لێوێندەکە چوم ناشتیوانەوە بەس بەو دوایە کە زانیان عیلەکە وایلاتوە لەوێندرێ عیلێک وایلات بوو ئیدی دەپاشانمە وەیلێ ئەوە يعني توش ترست هبو بري بە تاکید زوو گەڕایەوەیان کەم گەڕ يعني والله ئێرێ وەڵە زوو ترست هەبوو باشە لێرە پشکنینیان بۆ کرد دەخوای بە سەلامەت زۆر دەخوای بە زیادی الحەمدولله. چێوە دێن لە دووبەی تێم لە دووبەی بوو باشە نەچێ سین ناچنە تۆ چی بازرگانی کاسبکاری نۆ من تاجرێ تاجری ئەی لە سین لە دووبەیش حالەتی کۆرۆنا چۆن باز دەکرێت کە دەڵێن 4 کەس تووشی ئەو حالەتە ئەوە نییە لێرێ بەسەر عالم ماسکە بکارتی بەردەوام کار بەکاردەینە لێرێ ئابەس لێرێ نۆ نوکە لێرە ئازاد بوو نۆ ئازاد وەکیدا لێرە سینی گەلێک زۆر هەنە بۆ مؤتمر نهێنەوە کە بەردەوامە مؤتمری طبی لێرێ گەلێک سینێ تێوێرە وێجا بۆ هەندێ ماسک و ئەو تشتە ڕقابە دووبەی باشە هون وەکو بازرگان وکە دخوازن بچنە چین یان ناخوازن وەختی حالی ئەکید ناخوازن نۆکە ناچێت پرۆبلەم چێ دەبێت ئەکید طبعا کاک حاجی تۆ سەرپەرشتیاری تیمەکانی ئێستا لێ باشە ڕۆژە چەند کەس ئێوە پشکنینی بۆ دەکەن؟ ئێمە تاکو دوێنێکەش کە ڕێنمایی دەرنەچوو لە وەزارەتی تەندروستی و لە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان تەنها و گەشتیارانەمان پشکنین بۆ دەکردن کەوا لە سین ڕاستەخۆ لە سین داهاتن یانیش ئەوانەی لە سین گەڕاونەتەوە بەڵێ ئێمە پشکنیمە بۆ کەسان دەکرد بە هاوکاری و تەنسیقی کە لەگەڵ ئێمە و لەگەڵ جەماعەتی جەوازات و ئاسایش هەبوو لەلایەن جەماعەتی جەوازات و دیاری دەکردن ئەو کەسانێکی خەڵکی سینن یان ئەوانەی کەوا لە سین گەڕاونەتەوە خەڵکی هەولێر بنیان خەڵکی بیانیش بن ئێمە وەرمان دەگرێت بەمان بردەوە ئۆفیسی خۆمان پشکنینی تایبەت وەکو مەتاراتی دنیا بۆمان دەکردن
ئەگەر هیچ علامەتی شتیدانە بە تەنها زانیارەکانمان وەردەگرلیان ئەو زانیارانشکەوە شوێنی دانیشتنیان بوو زانیاری بە نسبەتی جواز و ڕقم جواز و ژمارە تەلەفۆنی خۆیان یان دوو ژمارە دەگە شوێنی دانیشتەکەیان ئیتر ڕۆژانە ئەمە ئەم زانیاران دەدەینەوە بە ڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێر کەوای هەر کەسێک داخلی کوردستان بێەوە دەزانن چۆن ئەو چۆن نییە و چ بەڵێ نەخۆشی بە دڵنیاییەوە دەزانین و لە ڕێگای هاوکاری جەماعەتی جەوازات و لەگەڵ جەماعەتی ئاسایشیش بە هاوکاری هەمولایەک ئێمەتیمەکان معلومات و زانیارەکان وەردەگرین دەنێرین ڕۆژانە بۆ بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ئەوانش لە ڕێگای خۆیانەوە بۆ ماوەی 14 ڕۆژ بە بەردەوامی بە دوواداچوون و لێپێستیمان لەگەڵ دەکەن ئانا ئاگادارن تا ئێستا گومانتان لە کەسێک کردووە تاکو ئێستا خۆشبەختانە لە هەرێمی کوردستان هیچ حالەتێک تۆمان نەکراوە و هەموو حالەتەکان طبیعی بوون. لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هاوشێوەی فڕۆکەخانەکانی دیکەی نێودەوڵەتی دنیا ڕێوشێنی تەندروستی گیراوەتە بەر چۆن ئەوەی کە ئێمە دیقەتمان داوە تەرکیزمان لەسەری کردووە لەم فڕۆکەخانەیەدا دوو ئامێر هەیە بۆ ئەوەی پشکنین بۆ ئەو کەسانە بکات کە هەڵگری ئەو ڤایرۆسن چۆن ئەو ڤایرۆسە دەناسرێتەوە یەکێک لە نیشیانەکانی کە دکتۆران باسییان لێوە کردووە بەرزبوونەوەی پلەی گەرمیە تایەکی دێت ئەمە یەک لەو ئامێرانەیە هەر کەسێک کە پێدەنێتە دەواازەی نێودەوڵەتی هەولێر خاچی کوردستان یەکەم جار لەلایەن تیمەکانی تەندروستیەوە دوور لە دوور بە کەمامەیەک و جلێکی تەندروستیەوە بەم ئامێرە پلەی گەرمیەکەی بۆ دەپیورێت دەزانرێ ئایا پلەی گەرمی بەرزە یاخودە ئەگەر بەرز بوو خوا نەخواستە ئیشاڵە کەس نایەتە کوردستان بەم شێوەیە ژوورێکی عملیاتەیە دواتر دەچینە ژوورەکەش لەوێت تیمی تەندروستی دکتۆری تایبەت کارمەندانی تەندروستی کە بە جلوبەرگی پێویست ئامادەن پێشوازی لە هەر نەخۆشێ بکەن یاخود بیگەڕێنەوە شوێنی خۆیان لە کاتێکدا ئەگەر ئەو ئامێرەش بە شێوەیەک لە شێوەکان دەری نەخست ئەم کەسە هەڵگری ئەو ڤایرۆسەیە یاخود بە شێوەیەک لە شێوەکان نەخۆشەکە توانی دەرباز بێ لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەمە دەواازەی دەرچوونە کە لێرە دەرچووی تر دەیتە ناو کۆمەڵگا هیچ دەواازەیەکی تر نامینێ پەرشینێکی تر نامینێ ئەمە دوو کامیرە دانراوە کە دوو کامیرەی حساسن یەکیان ئەلەم شوێنێ ئەوەی تریشیان لەم شوێنێ ئەمە کامیرەی زۆر پێشکەوتوترن واتە هەر گیان لەبەرێ هەر مرۆڤێک کە لێرەوە دەردەچێت دوور لە دوور لێرە لە ڕێگای ئەم کارمەندانەی تەندروستی ئێستا کە چاودێری جوولەی ئەم شوێنە دەکەن ئەوان بە وریایی دەزانن کە ئەو کەسەی کە لێرە تێپەر دەبێت سەلامەتە یاخودنا ماندوو نەبن کەمامەیەکەیە منش خۆم بپارێزم هاو شێوەی ئێوە خەریکی چینیەوە لە پشکنینی یەکەم کە دێن ئەو تیم فرشەرە بەڵێ ئێمە فاسیان دەکەین ئەوانەی کە گومانیان لێ دەکەین مەسەڵەن پلەی گەرمیان بگاتە 38 ئەو کاتی خبری مەدەن گەرمی دەتوانین بۆ پشکنی بزانم من ئێستا پلەی گەرمیم چۆنە ئێستا چی بوو تەندروستیم ئۆکێ زۆر باشە ئەگەر کە دێنە لایمە لێرە ستافێکمان هەیە لەوێ پشکنینان لۆ دەکەن دوای کە دێتە لایمە کامیرەی دوومان هەیە لێرە لە لەولات و پێش بەرنامێتوان خەزنە ئەو کاتێک کە دووبارەی دەکەینەوە لێرخانە ئەگەر لەوێن دەرێ 38 لێمە ڕای دەگرین و زراتی خۆمان وەردەگرین گوتت ئەمە خەتی دومی پشکنی باش ئەمە چی ئەم ئامێرە ئێستا ماوە جوولەیەک هەیە چۆن دەزاندرێ ئەمە نەخۆشیان نەخۆش بەڵێ ئەوە ئەلەرمی خۆی هەیە کە پلەی گەرمی بگاتە 38 ئەلەرمەکە لێت دە و ئەگەدارمان دەکاتەوە کە ئەوە پلەی گەرمی بەرزە تاوەکو ئێستا هیچ حاڵەتی وانە حالەتی واتە ئێستا لای من نەبووە لەو نەخوا بەزیاد خەڵکیش گەڕاوەتەوە خەڵکیش هەبووە مەسەرەن ئەوانەی کە لە سین دێنەوە احتیادی بە خۆچکە و نەخۆشیێتە چاردە ڕۆژی بە دێر ناکەوی دوای چاردە ڕۆژە ئێوە ترستان لەوە نییە ئەو جلتان لەبەر کردووە ئەو ڤایرۆسە دەگوازرێتەوە ئێوەش تووشی بن خۆی هەمیشە وەکو جرایەتێکی احترازیە ئێمە کردیتوانە مەسەلەن بەڵام ئەو ڤایرۆسە هەروەکو دەزان لە هەموو جیهان هیچ عیلاجێکی نییە بەڵام مەکرد ئەوەی دەکەین فیسەبیلەوە خۆمان بپارێزین یعنی ئەوە دەبێت پەرژینێک بۆەوەی تووشە و کێشەی نەبین ئینشاءڵڵا ئەنی توش نابین.
دکتۆر جەنابتان بەرپرسی تەندروستین لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی و سەرپەرشتی ئەوە دەکەن بە هەموو شێوەیەک کوردستان و هەولێر بپارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا بەجددی ئامێری پێویستمان هەیە باستەوە دەکەن دەڵێن ئەو ڤایرۆسە زۆر زەحمەتە دۆزینەوە ئەو ڕێنمایانەیان ئەو ڕێکارانی کە ئێمە لێرە جێبەجێ دەکەین ئەو تعلیماتە لە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە بۆ ئێمە یعنی ئەو ڕێکخراوی تەندروستی جیهانی چۆن تعلیماتی داوەتە سەرجەم فڕۆکەخانە نێودەوڵەتیەکان لە سەرتاپای دنیا هەمان ئەو تعلیماتەیە کە ئێمە لێرە جێبەجێ دەکەین و ئەو ئامێرانەی کە پشکنینی پێدا دەکرێت ڕاستە ئامێرێک نییە مەسەلەن بڵێ خوێن لە کەسەکە وەرگێ و بخرێتە ناو مختبەرەوە چونکە ئەوە لە سەرتاپای دنیاە هێشتا لە ینی لە شێوازی دۆزینەوەی ڤایرۆسەکان بەڵام ئەوەی ئێمە کە دەتوانین هاوڵاتیانی خۆمانی پێپارێزین هەرێمی کوردستانی خۆمانی پێپارێزین ئەو ئامێرانەیە کە لە سەرجەم فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانی تر بەکاردێنرێ ئێمە پلەی گەرمی هەموو ئەو کەسانە دەپێوین کە شوبهەمان لێیان هەیە هەڵگیری ڤایرۆسەکە بن لە بڵین لە مێژووی سەردانەکەیان بۆ وڵاتی چین دەپێچینەوە پاشان ناو ناونیشان و ژمارەی تەلەفۆن و هەموو ئەو شتانەی کە پێویستە لە هەر کاتێکە ئێمە فریان بکەین یان هاوکاریان بکەین یان کۆنتترۆلی خوانەخواست ئەگەر نەخۆشیەکە بین هەمووی جێبەجێ باشە دکتۆر ینی یەکێک لە هۆکارەکانی گواستنەوە بەڕی یەککەوتنە ئیلتیماس زیاتر لە ڕێگەی هەناسەدانەوە بەڵام یەک لە نیشانەکانش ئەوەیە کە تای دەبێ و چوزانم نیشانەکانی نەخۆشی ئێوە چۆن پشکنینی بۆ دەکەن دەستی لە نیپچەوانی دەدەن بێگومان ئەو جۆرە پشکنینە ئێستا تەنانەت کارمەندەکەی ئێمە لە نەخۆشەکەش زۆر نزیک نابێتەوە کارمەندەکەی ئێمە جلوبەرجی تەواوی لەبەرە و ئامێرێکی بەدەستەوەیە کە لە دوورە دەتوانێت گەرمی ئەو کەسە بپێوێت ینی دوور لە ئەو جیازەمان هەیە چونکە ئەو ئامێرە ئێستا و ئامێرە لە سەرتاپای جیهاندا بەو شێوەیە کاری پێدەکرێت پاشان کە لە پاسپۆرتۆ داخل دەبێت دێتە لای تیمی ئێمە بۆ ئامێرە کە چێکی لە بۆ دەکریان هەندێک جار ئێمە لە ناو دەرگەی تیارەکە کە هێڵی فڕۆکەوانەکە ئاگادارمانەکاتەوە کە کەسی تێدا هەیە لە چینەوە هاتووە ئێمە زووتریش دەتوانین چێکی بکەین ئەگەر هاتو حاڵەتێکیش لەوێ فریان نەکەوت چێک بکرێیان لە قەرەباڵغێکە یان لەو دەمەیە هەتا جانتاوشتەکانی وەرەگرێ کێشێکی بۆ دروست بوو ئێمە لە دواخاڵی دەرچوونی کەسەکە لێرە کامێرەی چەسپێنراومان هەیە کە ئەوە لە دوورەوە هەر کەسەکە کە بێرەدا تێبدەپەڕێ یەکسەر زەنگ دەداتە کارمەندەکانی ئێمە ڕای دەگرێت ئێوە هەمە هەنگیتان لەگەر فڕۆکەکان هەیە بێگومان لە فڕۆکەکان کارمەندێکی ئەو پرۆسەیە بە تەنیا بە تەندروستی جێبەجێ ناکرێت لەگەڵ خۆشببختانە لەگەڵ بنکەی پاسپۆرت لەگەڵ برایانی ئاسایش لەگەڵ بەڕێوەبەتی گشتی فڕۆکەخانە لەگەڵ سەرجەم کۆمپانیای فڕۆکەوانەکان و لە سەروی هەمووشۆ ئێمە ڕاستە و خۆ چاودێری دەکرین لەلایەن وەزارەتی تەندروستی هەرێمەوە لەلایەن وەزارەتی گواستنەوە گەیاندن لەلایەن وەزارەتی ناوخۆ و لە سەروی هەمووشیانەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی خۆشببختانە ئەوان لێرە بوون پێش چەند ڕۆژێک سەردانیان کردین هەموو ئەو ڕێکارانی ئێمە لێرە جێبەجێ دەکەین هەمان ئەو ڕێکارانی کە خۆیان تەوسیان کردبوو و دەستخۆشیان لێک باشە بەشێکی زۆر دەبینم لە کارمەندەکان ئەوانەی تەندروستین ئەوانەی غەیرە تەندروستیشن لە فڕۆکەخانە کە مامەیان بەستووە تا ڕادەیەک خۆپارێزی دەکەن ئەمە زەڕورە زۆر باشە چونکە تۆ هەر کەسێک کە ئەگەر ئەو ماسکەی بەست بێ چ کەسێک بێ کە هەڵگیری ڤایرۆس بێت چ کەسێک بێ خۆی بپارێزێت لە توشبوون بە ڤایرۆسەکە پێم وایە وا دەکا کە ئەو ڤایرۆسە هیچ مەودایەکی نەمێنێ بۆ گواستنەوە کە مەودای نەما هێوا شێواش خۆی لە ناوە چێوە بێتەوە ئێوە کە بە هیچ شێوێک پەتاکە لە وڵاتی ئەمە ئینشەڵا بڵاو نەبێت. سڵاوتان لێبێت دکتۆر باشن ماندوو نەبێت باشە دکتۆر خەریکی ڕێنماییدان بە کارمەندانی تەندروستیمەکانی تایبەت بە خۆپارێزی لە کۆڕۆنا ئەوەی کەمە زۆر سەرنجی ڕاکێشاوە و ئامێرە و ئامێرەکی تریشەکەیەوە کوفلتەرداتانناوە دکتۆر هەر کەسێک کە لێرە دەرچوو گلۆفەکە سوور بوو ئیتر هەڵگەری ڤایرۆسی کۆڕۆنا یاخود مەسەلەی تر هەیەمە خۆی وەکو نیشانەی سەرەتایی ئەو نەخۆشەکە لە کاتژمێرەکانی سەرەتایی کە نیشانەکانی لێ بە دیار دەکەوی سەرەتاترین شتەکانی ئەوەیە کە پلەی گەرمی بەرز دەبتەوە پلەی گەرمی جەستەی بەرز دەبتەوەنی بەوەی کوردی خۆمان پێدرێن تای لێە
ئیدی ئەو تا ئەمە تیمەکانمان لە پێشەوەی مەنیکە ئەو هاوڵاتیان گەشتیارانە کە دێن لە پێشەوە بۆ ئامێرێ پشکنیان لۆ دەکەین خەتی دووەمی پشکنینمان ئەو کامێرە حەراریانەیە کە لە پشتۆ جەنابتان دیتان هەر کەسێکی کە تای لێ بوو ئەمەمانەی وانە کە نەخۆشی کۆڕۆنای هەیە چکە کۆمەڵک نەخۆشی و کۆمەڵک ڤایرۆس و شت هەیە لەو کاتی ئێستا ڕەنگە تای بەرزکاتەوە بەڵام ئەمە کوجیای دەکەینەوە ئەو کەسانی کە تایان هەیە یاخود ئەو کەسانی کە هەندێک نیشانەیان هەیە ئیسعافی تایبەتمان هەیە تیمی تایبەتمان هەیە هەر بە شێوەی ڕاستەوە خۆ کە گومانی ئەو نەخۆشی یاخود هەر نەخۆشیێکی دیکەی وەکو ئەنفلۆنزای توندی مەوسیمیشی لێ بکەین ئەو نەخۆشی دەگوازینەوە بۆ نەخۆشخانەی هەولێری فێرکاری کە ئەوان بەشەیان هەیە بەشەی تایبەتیان هەیە لە بۆ چارەسەر و پشکنی نەخۆشەکانی کوئەندامی هەناسە دکتۆر کەوای لێرە دەگوازێتەوە نەخۆشخانەی فێرکاریەوە لە هەولێر بەڵام ئەوەی کە جێگای تێڕامانە ئەوەیە ئەو ڤایرۆسە ڤایرۆسێکی نوێیە یان تەنانەت تەندروستی جیهانیش سەری لێشێواوە چۆن چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە ڤایرۆسە لە ناوبا تیمەکانی ئێمە چۆن شارەزاییان هەیە یعنی ئەو شارەزایان هەیە ماوەڵە لەگەم ڤایرۆسە بکەن وەکو جەنابەت باست کرد وەکو ئەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئاماژەی پێدایە ئەو ڤایرۆسەکی نوێیە لە بیدایەتی لە کۆتایی ساڵی 2009 و سەرەتای ئەو ساڵە ئەو ڤایرۆسە بە دیارکەتیە خراپی ئەو ڤایرۆسەش چییە فترە ڕۆژانە یاخود جیهازی مەناعی خۆی دەگۆڕی لێ هەتا ئێستا هیچ پشکنی نەکو هیچ چارەسەرەکی 100% لە بۆ نەدۆزرایتەوە ئەمە کۆمەڵک ڕێنمایی هەیە کە دوایی بە جەنابتی دەڵێم ئەو ڕێنمایانە زۆر ئەساسترن لەوەی کە ئەتوو فکرت لەکن پشکنین و چارەسەربی نەخێر تیمەکانی ما تەنها بە پشکلینی کلینیکی ینی ئەوەی کە نیشانەکانی لێ بەدیار دەکەوی ئەمە جیای دەکەینەوە کە جیامان کردەوە ئیدی تیمی پاشیمە کە لە بەڕێبەرایەتی تەندروستی و ئینفێکشن کۆنتترۆل و وەزارەتی تەندروستی ئەوان ئیزراعات و پشکنین و چارەسەری زیاتریان لە بۆ دەکەن بەڵام وەکو پشکنین و وەکو چارەسەر شتەکی نوێ هەتا ئێستا لە جیهان ینی هیچ پشکنینەکی 100% لە بۆ نەکرایە باشە سەبارەت بە کارمەندەکان ڤاکسینەکێ دژی ئەو ڤایرۆسە یعنی بە تا ڕادەیەک بەرگری بکەن چکە زۆر زار دەگوترێت ئەگەر ئەو ڤایرۆسە بسێتە لەشی گەنجێک لەگەڵ کەسێکی بە ساڵات چوو منداڵێکیش زیاوە بەڵێ خۆی وەکو ڤاکسین تازەش ئاماژەم پێدا هیچ ڤاکسینێکی لە جیهان بەڵام پارێزیش نەخێر خۆپارێزی بڵێ خۆپارێزی هەیە بە کۆمەڵک ڕێنمایی کە دەکرێت بەڵام وەکو ڤاکسینمان نییە ئەو ڤاکسینێک کە ئەمە هەیتمە ساڵانە لە بۆ ئەنفلۆنزای مەوسیمیە لە بۆ ئەو ڤایرۆسانەیە کە تووشی جەرگمان دەکەن کارمەندەکانی ما وەکو خاڵەکی سنووری ساڵانە ئەو ڤایرۆسان ئەو ڤاکسینانە وەردەگرن لەوەی بەرگریەک کە مقاومە یەک ساڵی دەکاتن لە لەشیان دروست بیتن چکە ئیمە کۆنتاکت و ڕوبەڕووبوونەوەمان زۆرە لەگەر خەڵکی گەشتیار و خەڵکی بیانی باش ڕێنمایی سەرەکی بۆ کارمەندەکان بۆ هاوڵاتی شەمە خۆی ئەمە ڕێنماییەکان لە وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جیهانی وەرەگرین بەر لە 2 ڕۆژی پێنجشەمە ڕێکخراوی تەندروستی جیهانی سەردانی کردین کۆمەڵک ڕێنمایی نوێی پێداین ئەو ڕێنماییانە ئەمە ڕۆژانە ئەپدەیتی دەکەینەوە لەگەر کارمەند و دکتۆرەکانی خۆمان کە دەبی پێوە پابند بن ڕێنماییەکان چۆن بتوانن ینی هەڵسوکەوت لەگە گەشتیار بکەن لەگەر کەسەکیش بکەن کە گومانی ئەو نەخۆشیەیە چاکترین شتیش کە هەتا ئێستا ئەوان بەمەی دەڵێن کۆمەڵک خاڵە لە هەر هەمووی گرنگتر دەسوشتنە ینی هاوڵاتیان بڵێ چونکە ئەو نەخۆشیە تاوەکو ئێستا کە باس دەکرێتن لە ڕێی ئەو شلانەی کە لە لوت و دەوی ئینسانەوە دەردەچیتن دەگوازێتەوە بەرکەوتنی دەستی شەر باش هەر تۆقەکرد لەگەر هەر کەسەکی کرد یاخود لە هەر شوێنەکی گشتی دەست بە ئامێرێک بە کەرەستەکی ئەو شوێنە کرد باشتر وایە زووتی دەست بشوی هەندێک ئامێری تعقیمیش هەیە کە هاوڵاتی ئاساییش دەتوانی بەکاری بینیتن لە بۆ تعقیمکردنی دەستەکانی. یەکەم خاڵی تەماس بەریەککەوتن کارمەندانی جەوازاتن پاسپۆرت کە لێرەوەر هاوڵاتیەک لە دەرەوەی وڵات کە ئێرە دەواازەیە فڕۆکەخانەیە خەڵکێک دێ یەکەم بەرکەوتە لە ڕێگای پاسەپۆرتەکە کارمەندانی تەندروستین تیمەکانی تەندروستی کاریان بۆ کردووە کە سەلامەتی ئەوانیش بپارێزن کە مامەیان بەستاوە دەمامک لەگەڵ پەنجەوانە دەستکێش لەگەڵ ئەوەشدا 6 مانگ جارێک دەرزێکی فاکسینی تایبەتیان لێدەدە چونکە بەدەر لە ڤایرۆسی کۆڕۆنەکە پێویستە کارمەندان خۆیان بپارێزن چەندین نەخۆشی گوازرەوە هەیە کە کارمەندانی تەندروستی چەند جارێک بازدەوە دەکەن هەندێک حاڵەتیان توش بووە ڤایرۆسی تر
کە ئەگەر بێت و بەباشی سەلامەتی خۆیان نەپارێزن ئەگەری ئەویان هەیە زۆر جار لە ڕێگای ئەو جیاوازاتەی کە ڕۆژانە بە سەدان جیاواز دەکەوێتە دەستیان ڤایرۆس و بەکتریای جۆر بە جۆر بۆ ئەوان بگوازن. بۆ ئێوە بەس چاینا گرینگە یاخود وڵاتی ترژ نەخێ دوێنێ لەلایەن بەڕێز وەزیر ناخۆوە فەرمانە دەکراوە دەتوانین دابش بکەن بۆ سەر سێ جۆر هەڵگرانی پاسپۆرتی عێراقی ئەوانەی کە وڵاتی سین دێن ئێمە پشکنین تەندروستیان بۆ دەکەین بەڵام هەڵگرانی پاسپۆرتی سینی بە هیچ شێوەیەک داخل نابن پشکنین بۆ ناکرێت یەکسەر دیانگەڕێنینەوە فۆکستا لەسەر وڵاتی سەد هەموویە هەر بە دیانگەڕێنەوە چوو بێ ئەوەی کە دێت ئەوی کە دێتەوە لە وڵاتی سیندی ئەوانەیە کە هەڵگری پاسپۆرتی سینی بێجارێ ئەمە دیگە داخلی ناکەین زۆر دەهاتن بەڵێ زۆر بوون ئەو ڕۆ زۆربانی ئەو ڕۆ تقریبان نزیک 4 حاڵەتمە گەڕاندمانەوە 4 حاڵە گەڕاندمانە بەبێ پشکنین بۆ یەکسەر دێگەڕێنینەوەمە هەر لە دوورەوە دەڵێ بوەستەکاکە نەیتر سەیری پاسپۆرتەکان دەکەن کە بزانین پاسپۆرتەکە سینیە جا لە هەر وڵاتێک بێ بۆمە گرنگ نییە یەکسەر دیگەڕێنینەوە باشە ینی ئیجرعاتەکە بە پێیزانیاری تو تەنیا لێرە دەکریان لە بەغدا و لە شوێن نانە لە سلێمانیش ئاگداکرە سلێمان بە هەمان شەوەکو ئێمە ئیجرعاتەکان بەغداش و بزانم بە لێک دوور ئەوان دەستیان پێ کردووە باشە بەڵام لە هەندێک وڵاتی ترش خۆ ڤایرۆسە بڵاو بۆتەوە ینی بۆ بە سین بۆ وڵاتی هەتا ئێستا کە بۆمان هات تەنها وڵاتی سینە و هەڵگرانی هەموو پاسپۆرتەکانی بیانی جگە لە عێراقی کە دەڵێن بیانی جگە لە عێراقیەکان ئەگەر هاتو لە دوای چواردەی یەکی 2020ەوە سەردانی وڵاتی سینیا کردی بیت ئێمە دیانگەڕێنینەوە باشە ئێستا ئەوانەی کە دێن ینی کە سوکاری ئێمە هەندێکیان بازرگانن لە وڵاتی سین هەڵگری پاسپۆرت عێراقی هاوڵاتی بگەڕێنەوە چیان بەسەر دێمە یەکسەر کارمەندانی تەندروستی بەڕێبرای تەندروستی فڕۆکەخانە پشکنینە بۆ لێرە پشکنینمان هەیە بەڵێ چەند ڕۆژێکش هاوڕۆنی چەند لە ڕۆژە دەسان ڕۆژێکە پشکنی تەواومان بەڵێ بۆ پێداویستەکانی پزیشکیان بەسە گەشت کارمەندەکان لەدا بەش کردووە بۆ خۆپاراستن کارمەندەکانی جیاوازاتە و ئاسایش ئەوانە باشە ڕحلەکان چۆنن گەشت و گوزار کەمی کردووە زیادی هەر وەکو خۆیتی وەکو گەشت هەر وەکو خۆیتی تەنها کێشەکە لەسەر هەڵگرانی پاسپۆرتی سینیە دەلۆ گەشتەکەن وەکو خۆیتی و ئیجرعاتەکان تەندروستی بەردەوام تاوەکو ئێستا چەند کەستان گەڕاندوە 4 کەس 4 کەس بەس ئەمڕۆ 4 کەس هەر ئەو ڕۆکە بەڵێ لە گەشتێک دوو بوو 4 کەسن بەڵێ هەلا لە سین هاتبوو بەڵێ لە سین هاتبوو دویان لە سین هاتبوون دووشیان لە سین نەهاتبوون بەڵام یا فەرمان کە بۆمان هاتووە دەرێ هەڵگرانی پاسپۆرتی سینی بگەڕێنرێنەوە بە هەموو شێوە بە هەموو شوێک داخل نابن باشە ئەوانەی کە بیانی لێرەشان بە هەمان شێوە پشکنینی بۆ دەکرێت ئەگەر سیمای بە شێوەک لە شێوەکان تێکچوو بێ ئەگە لە دوای چواردەیەکەوە سەردانی وڵاتی سینیا کردووی بەڵێ پشکنین داخلیان ناکەنەوە یەکسەر دیانگەڕێنینەوە بەبێ پشکنی دیانگەڕێنینەوە هاوشان لەگەڵ ڕێنماییەکانی ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی WHO لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر تەنانەت لە دەواازە سنووریەکان کە ئەو کاتەی خەڵکێکی زۆر دێنە هەرێمی کوردستان و هاتوچۆ دەکەن ڕێوشێنی تەندروستی گیراوەتە بەر هەموو شتێک بە تەندروستی دەڕوا پشکنینەکان وەکو بەشێک لە سەرنشینان باسی لێوە دەکەن ئەو ڕێو شوێنانەی کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەگیرێتە بەرسەبارەت بە خۆپارێزی لە نەخۆشیەکان لە هیچ فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی دیکە کە خۆیان لەوێ هاتوون نەیان بینووە واتە هەموو شتێک سەلامەتە ڕێو شوێنەکان بە باشی گیراونەتەبە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست